کێشەیە کە لەوانەیە بەرۆکی زۆرێک لەو خاتونانە بگرێت کە منداڵیان بووە تازە واتە دوای دووگیانی لەوانەیە هەندێکیان هەست بە کۆمەڵێک گۆڕان لە دەروون و لە بارودۆخی دەرونی خۆیان ناکەن کە پێشتر نەیان بۆ بەلایەنە نامۆیە و لە ئێستاە بەم کێشەیە دەوترێت خەمۆکی دوای دووگیانی. جا قساکەین لەسەر ئەم بابەتە هەر بۆی میواندارتی خاتونی بەڕێز نەسرینی محەممەدی ماستەر لە دەروونناسیمان کردووە بۆی کە لەسەر ئەم بابەتە لە ڕێگەی جەنابیانە زانیاری زیاترمان دەست بکەین. نەسرین خان سڵاو لێ زۆر بەخێر بیت. سڵاو زۆر سپاس. خەمۆکی دوای دووگیانی لە کەیەکە ڕۆیە ئەم ئەسڵام کێشەیە چۆن خاتونەکان هەستی پێ بکەن کە تووشی بوون؟ بەڵێ خەمۆکی مەبحەسێکە کە بەگشتی لەوانەیە هەموو کەس تەجروبەی بکە، بەڵام خەمۆکی دوای دووگیانی لە بواری دەروونناسی زۆر بابەتێکی گرنگە چون پەیوەندی هەیە لەگەڵ کەسایەتی منداڵەکە جیالەوە کە بۆ خودی دایک چی ڕوادات و چه حاڵەتهایەکی نەفسانی تەجروبەکە زۆر مهمە کە ئەو تاسیرێکە مەبحەسی خەمۆکی لەسەر دایک هەیەی لەسەر کەسایەتی منداڵ هەتاهەتاییە. بۆیە پێویستە هەمومان زانیاریمان سەبارەت بە مۆزوع ببینە سەر وەک چۆن خانمەکان کاتێککە تووشی خەمۆکیە بن دوایەوە کە منداڵەکە بە دنیایێت لەوانەیە مانگە ئاخرەکانی حەملیش هەر وەزعی ڕۆحیڕەوانیان بشەوێت لە بواری دەرونیەوە تووشی کێشە بن و زۆربەیشیان دوایەوە کە منداڵەکە بە دنیایێت مەلالێک و ئەندووهێک بە ماوەی ڕەنجێک بە ماوەی 10 ڕۆژ لەوانەیە تەجروبەی بکەن، بەڵام زۆربەی کاتەکانەوە کۆتایی پێیت ئەو شتێک ئێمە باسیەکەین وەکو خەمۆکی زۆرتر لە 2 هەفتە توولە کێشێت لەوانەیە درێژای کێشێت و لەوانەیە 2 ساڵ یا 1 ساڵ دایک تووشی ئەم مۆزوع بێت. وەک چۆن لەوانەیە فکرەکانی زۆر منفیە بێت سەبارەت بە مۆزوعاتێکی نگاتیڤ و ناخۆش زۆر بیرەکە هەستەکانی زۆر ئەگۆڕێدا ئێمە هەستێکی ئەحساسی گوناه تەجروبەکە وەک چۆن ئەمن دایکێکی لێ هاتوونیم ئەمن زۆر ناتوانم ئاگام لە منداڵە بێم خۆ من زۆر بە تەما بووم کە منداڵە لە دایک بێت و زۆر ئاگام لێ بێ ئیسە بۆ حتا لەوانەیە ڕقوقینێکم بێت سەبارەت بەوەی کە هەر زوو من بەخەبەرێن نایەڵێ خەو ئیسراحەتم بە زۆر لە مەسائلی خۆمان ناگەم بۆیە هەندێک جار ببوورە قسەکەشە دەڵم هەندێک جار چونکە ئەمە مەسئولیەتێک و بەرپرسیارەتێکە بەتایبەت بۆ دایکان کە یەکەم جارە مەناڵیانە بێت لەوانەیە سەر لە شێوازێک ئێستا لەم بینەیە دروست بێت خۆی لە پڕژیانی گۆڕیاوە ئەرکێکی بۆ زۆر بە چۆن ئەم دوو بابەتە لە یەکجیا بکاتەوە واتە ئەوەی کە گۆڕانکاری بەسەر ئەرکەکانی هاتووە لەگەڵ ئەوەی کە ئەو هەستانەی کەوتت ئەزمموی ئەکاتەوە ئەو شتێک ئێمە وەکو خەمۆکی ناوی لێ بین هۆکارەکانی تۆزە جیاوازترە وەکو یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە تاغیراتێکی هورمونیە بێتە هۆی بەحسی خەمۆکی یا ئەو کەسانەی کە پێشتر لە حەزی ژەنێتیکۆ یەکێک لە کەسە نزیکەکانیان تووشی خەمۆکی بووە بۆی هەیە کە زۆرتر تووشی خەمۆکی بن یا ئەو کەسانەی کە نێوانیان زۆر خۆشیە لەگەڵ هاوسەرەکەیانەیە ئەوە یا پێش ئەوەی کە دووگیان بن ترۆمایەک و ئاسیبێک و خۆشەویستێکی لە دەستاوە یانە پێشترە خۆی تووشی خەمۆکی بۆ یا دەرمانی بەکارهێناوە ئەو کەسانێک کە بەم شێوازن زۆرتر تووشی خەمۆکیە بن بەڵام ئەوەی کە ئێمە خەمۆکی لەگەڵ ئەو شتێکە ئێوە باسیت کرد چۆن جیاوازی لە نێویانە دروست بکەین ئەبێ سەرنج بدەین بەم خاڵانەوە وەک چۆن کەسێکە تووشی خەمۆکیە بێت لەوانەیە کە وتم فکرەکانی زۆر منفیە بێ هەستی بە ئەحساسی گوناح لە ناویە زۆر تەجروبەیەکە دڵە ڕاوکێکانی زۆر ئاستی ڕواتە سەر وەک چۆن دایەمە نیگەرانە مناڵەکە زۆر خەوتووە یا کەمە خەوێت هیچ ناشیرە خوات شیر ناخوات یا زۆر لەوەی کە جەستە و جسمی شێواوە هەستێکی ناخۆشیە کە لەوانەیە هاوسەرەکەم وەکو پێشتر سەیرم نەکا زۆر فکرەکانی منفیە سنسیتیڤە بێ بە چکولەترین شت دڵی پڕە بێ هەستیارە بێ حاڵەتهایەکی ئەوە تەجروبەکە کە ئەمانە لەوانەیە خۆی چارەسەر بێت بەڵام ئەو مۆزوعی کەوتم لە دەروونناسیە بۆ ئێمە زۆر گرنگە ئەوەیە کە لە دەروونناسیە باسیەوەکەین کە کەسایەتی منداڵ لە 0 تا 3 ساڵ و لە 3 ساڵ تا 7 ساڵ دروسە بێت بناغی کەسایەتی و پێش ئەوەی کە مناڵ دەست بە قسەکردن بکات ئەو زەو هەستەی کە دایک بە منداڵیدا لە ناو زاکیرەی هەستی و مناڵە خزنە بێت و بۆیە زۆر کاریگەریە کا لەسەر ئەوەی کە لە داهاتوە ئەو مناڵە چۆن سەیری خۆی بکە سەیری دنیا بکە
بەێمە بە دوای وشەیەکە هەین ئەڵێن پێ ئۆرجینال هەپینس یانێ خۆشببختیەکی هەتاهتایی کە فقط لە دایک و بە مناڵە درێت و لەو تەمەنی ساواییە زۆرترین تاسیری هەیە بۆیە کاتێککە دایک خۆی بە بەردەوامی تووشی ئێستراب بێت ئەنگزایەتیە قەلەقی هەبێت خەمۆکیە ئابوو شێوازە کە باسمان دایمە تەجروبەیکە تەنانەت ئەو کاتێک کە منداڵەکە لە باوشیە بێ ئەوەی کە قسەیە بکە لەگەڵ یا ئەو هەستە ناخۆشانەی لەناو ئامیگدالا یا زاکرەی هەستی و منداڵە خزنە بێت بۆیە مەسئلەیەکی زۆر مهمە. باشە خاتونە سین چۆن ئەو فکرە منفیانە و نەرێنیانی کە تۆ باسێکی لای دایکێک کە تازە منداڵی بۆ کۆرپەی بووە بڕێوێنێتەوە چونکە زۆر جار ئەبینی لە هەندێک دایک دەڵێت هەستی دایکایەتی هەستێکی زۆر گەورەیە پێناسە بۆ نەکراوە ینی بۆ هەندێک زۆر مای خۆشببختیە کە تاو چێژی لێبینێت دایکە و یەکەم جارە دەبێت بە دایک ئەم هەستە چۆن گشتاندنی بۆ بکەین چۆن بیگوازینەوە بۆ کەسانی کە دووچاری خەمۆکیەکە بنۆکو تۆش دەڵی کاریگەری نەکاتە سەر کەسایەتی منداڵەکە بەچی دەتوانێت بیگۆڕێت باسی ئەواکین کە ئاسی هورمۆنەکان سەر و خواریان کردووە یانە شتەکە نیە لە ئەختیاری دایکە زۆر پێویستیان بە یارمەتی هەیە من هەل لێرەوە پێیان ناڵێم ئەگەر ئەو هەستانیان هەیە شەرم مەکەن ئێمە کاتێککە باسی خەمۆکیەکەین ئەڵێن کە لەوانەیە ئاسان هەستێکی خۆشی سەبارەت بە منداڵەکەی نەبێت ئەمە زۆر گرنگە و ئەو کاتەی کە بیر لە شتی زۆر خراپەکات یا هێندێک کات شتایەکە بیسێت کە کەسانی تر نابیسن شتایگیێتە بەرچاوی کە کەسی تر نایبینێ ئیترەوە ئەلامەتێکی زۆر خەتەرە بۆ ئێمە پێویستیان بە دەرمان و دارو هەیە بۆیە شەرم مەکەن لەو هەستانەی کە هەیەە سەبارەت بۆ هەستانە قسە بکەن چونێ مەزانین کە ئەو هەستانە نیە لە کنترۆلی خۆیانە ئەبینی زۆربەی کاتەکان جوڵانەوەیان زۆر کەمە بێت کێشیان یا زۆر دائەبەزێت یا زۆر یەتە خوار و خەویان یا زۆرە بێت یا کەمە بێت ئەو شتانەی کە حەزیان لێتر شتیان لێنێت تەنانەت لەوانەیە تااقەتی قسەکردن لەگەڵ هاوسەرەکەیان نەبێت بۆیە یەکەمین مۆزوع ئەوەیە کە فێر بن سەبارەت بە مۆزوعەکەیان قسە بکەم بێ ئەوەی کە تەرێق بن بێ ئەوەی کە هەستێکی ناخۆشیان بێت و یارمەتی وەربگرن دایکی خەسەیە کەسێکی بەتەمەەن ئەیبینی ئەم گۆڕانکاریانە ئەڵێ بەخوا لە کاتی ئەمە ئەم شتانە نەبوو ئەمە گەنجەکانن ئەم کێشانانتیا دروست بووە بەڵێ لەوانەیە لە قەدیما چون زانست و ئاگایی زۆر کەم بووە سەبارەت بە مەسالە زۆر قسە نەکراوە بەڵام ئێمایسە کەیسە بینین زۆر جارلانەیە ئەم قسانش بەداخۆ زۆر جارات کە کەسەکە دایکەکە باسی کێشەکەی نەکات بەڵێ لە ڕووی نایەت هەستەکە تۆ ئەبێت دایک بۆ شێوازەی کە هەمیشە باسی لێکرێت ئەوە دڵێکی گەورەی بێت و زۆر میهرەبان بێت و زۆر هەستێکی خۆشی بێت بەڵام لە خەمۆکیان مازانانی ئەو هەستانە نییە بۆ هەروواکەوتم باسکردن یا مۆزوع زۆر مهمە نەخشی هاوسەرەکەی زۆر گرینگە وەکو چۆن ئێمە ئەزانین کە زۆربەی کاتەکان پیاویش تووشی ئەو خەمۆکیە بدوایەوە کە منداڵەکە لە دایکە بێت مەسئولیەتی زۆرە بێت ئەوی شەوانە خەوی وەکو جارانیە زوزودا چڵەکێت و بە دەنگی منداڵەکەەوە یا کاتێکەکە بینێ کە هاوسەرەکەی وەکو جاران ناتوانێت ئاگای لێ بێت ئەویش تووشی خەمۆکیە بێت بەڵام مەسئلەکە لەوایە کە لە بواری دەرووناسیە زۆر تاکید لەسەرەوەکەین کە کەسایەتی منداڵ زۆر پەیوەندی هەیە لەگەڵ حاڵ و ئەحواڵی دایکە یا ئەو کەسێک کە زۆرترین تەماسیە لەگەڵ منداڵە بۆیە ئێمە هەر لێرۆ بە ئەو کەسانەی کە بوون بە باوک ئەو پیشنیارەیان پێیەکەم ئەگەر هاتنە دوای ئەوە کە سەرمایەیەکی هەتایی بە منداڵەکەیان بدەن بە منداڵێکی بەختەوەریان بێت ئەبێ زۆر لە بواری ڕۆحی ڕەوانی ئاگایان لە هاوسەرەکەیان بێت ئاگایان لەو دایکە بێت هەرچەند ئەو هەستێکی خۆشی بێ حاڵوی ڕۆحی ڕەوانی باشتر بێت ئەو سەرمایە دەرونیە منتەقلە بێ بۆ منداڵە و هەروەها کەوتمان ئەگەر ئەبینین لە داهاتوو زۆر کەسە بینین کە لەوانەیە زۆر خەموخەفەتی زۆریش تەجروبەکە لە گەورەیە زۆر کارەسات بێ بەسەریا بەڵام بینی هەمیشە ئومێدێکی هەیە زوو کۆڵ نادات ئەمە ئەو کەسانن کە لە زاکرەی هەستی و هەیەجانیە شتی باش خزن کراوە ینی محبەتێکی زۆر هەستێکی خۆش کاتێکەوە دایکە ئیتر ئەو خەمۆکیی نیە هەستێکی زۆر خۆشیە ئەوش منتەقلە بێ بۆ منداڵە بۆ ئێمانە زۆر دێرناوەمێ دەبن گرنگی مەسئلەکە زۆرتر هەڵەوە ژنانی ئێمە هۆشیارن لەسەرەوەی کە شتێک هەیە ناوی خەمۆکیە لە دوای منداڵبوون و لە دوو هەفتەی یەکەم کە باسی دەکەی تووشیان دەبێت یعنی چەندە زانیاری هەنیە لەسەرەوەی مە بابەتێکی سروشتیە زۆر جار یعنی نەک هۆکاریەکێن هەبێت بۆ مە باست کرد لەوەی کە
هەیە لەسەر لەگەڵ هاوسەرەکەیان ناکۆکە منداڵێکیان دەبێت پێی ناخۆشە منداڵی بۆ لەم هاوسەری ئەوە ناچار کەوتۆتە کوردوتەنی خۆمان لە قاچی چۆتە نێو قوڕەکەەوەی تر دەبێت ڕای کێشێت یان لای خۆمان زۆر ئەم دەستەواژانە بەکارەهێنن بەڵام تا چەند ژنانی ئێمە هۆشیارن لەوەی کە ئەم حاڵەتە حاڵەتێکە هەیە دەبێت تێیپەڕێنێ بەڵام بە دروستی تێیپەڕێنێ هەروە کەوتم لە ١٠ یا 15 ژن تووشی ئەم حاڵەتە بێ بەڵام زۆربیان نازان تووشی ئەم حاڵەتە بوون چۆن زانیاری زۆریان نییە نەیزانن باشتر نییە نەیزانن باشتر نییە نا هەروە کەوتم ئەو هەستە ناخۆشانەی کە خەریکن تەجروبەیەکەن ئەوە ڕێک ئەیدەن بە منداڵەکەیان یانێ تو پێویست ناکە ئەمە زۆر مهمە کە دایک و باوکەکانەوە بزانن وان نییە کە مناڵ پێش ئەوەی کە فام بە مۆزوعات بکات پێش ئەوەی کە لە قسە تێبگات پێش ئەوەی کە ئەسڵان تێبگات دایک و باوک لەسەر چی شەڕیانە دایکی من بۆ ناڕەحەتە بۆ ئەگرێت باوکم بۆ ئەقێڕێنێت تەواوی و هەستانەی دەوروبەر خز نکات و کاریگەری هەیە لەسەری ئەمە زۆر مۆزوعێکی مهمە یانێ ئەوگەر ئێمە لە تیڤیەکانە لە بوارە دەرووناسیەکانە کاتێککە باسی پەروەردەکەین زۆر ئەهەمیەت بدەین بە تەمەنی 0 تا 3 ساڵ زۆربەی کێشەکانمان لە داهاتووە هەلە بێت چون زۆربەی کەسایەتی لەو تەمەنە 0 تا 3 ساڵ 3 تا 7 ساڵ بەڵام بەغەڵەت وا تێگەشتوین کە بە قسەکردن و مناڵ کاتێکە فامەکات مۆزوعات لەسەری تاسیردانێ بۆیە تەنانەت پەیوەندی باوک و دایک ئەو لە هەر مۆزوعێکە هەیە ڕابطەی جنسیە شەڕە خۆشەویستیە بێ زۆر ئاگامان بێ کە منداڵ هەموو ئەو هەستانە هەموو ئەو وزانەی دەوروبەری خزنەکات بە تەئسیری هەتاهەتایی هەیە لەسەری زۆر باشە جەنابەت لە قسەکان تا باسی ئەوەت کردبوون و ناگرە حاڵەتێک زۆر خراپ بوو لانەی پێویستی بە دەرمان و بە سەردانی پزیشک بێت بەڵام بۆ خاتونێک کە لانەی حاڵەتەکەتیە زۆر جدی نەبێ هاوسەرەکەی کەسانی دەوروبەر ئەتوانن چی بۆ بکەن بەڵ هەروە کەوتم ئەگەر پیاوێک ها بدوایەوە کە سەرمایەکی هەتاهەتایی بدا باسی ئابووری زۆر گرینگە بەڵام باسی ڕۆحی و ڕەوانی گرنگی زۆرترە بۆیە من و پێشنیارەکەم ئەوڵ کەوتم خاتونەکە خۆی باسی مۆزوعەکە بکە پیاوەکە زۆر ئاگای لێ بێت ئیسا لە دەوام تعتیلی وەربگرێ زۆرتر بەلای خێزانەکەیەوە بێ زۆرتر لەگەڵ یا قسە بکە تێبگات لە وەزعەکە لە بواری ڕۆحی ڕەوانی ئەم خانمە تووشی ئالۆزیەک بووە هەستیار بووە زۆر لەگەڵ یا قسە بکە یارمەتی بدات ئەگەر خوشک دایک فەرق ناکە لە دوو بنەماڵە زۆرە بە ئاگیان لەو خانمە بێت وەکو چۆن تایمێکی بۆ دابنن کە ئەو ئیسراحەت بکە بخەوێت لە بواری خواردن تەنانەت یارمەتی بدەن مەسئلەیەکی تر زۆر مهمە ئەوەیە کە کاتێکە خانمێک منداڵی ئەبێت زۆر ئاگای بێت کە تووشی کەمخۆنی نەبوو بێت چون کەمخۆنیش دەتوانێت هۆکار بێت لە باسی خەمۆکیە ڤیتامینی دیدا زۆردا نەبەزی بێت باسی غدەی تیرۆئیدی کێشەی پەیانە کرد بێت هەموو ئەمانە تایسیری هەیە تەغزیە خواردن خەوتن ئیسراحەتکردن هەموو ئەمانە تایسیری هەیە بۆیە نەتەنیا هاوسەرەکەی تەنانەت کەسانێکی ترکە لە دەوروبەری ئەو خانمان ئەتوانن زۆر نەخشێکی گرنگیان بێ یا ئەو کەسانەی کە غەریبن یا کەسێ لە دەوروبەریانە من لە بنەماڵەکان ئەو داواکاریمە هەیە بە تایبەتەوانە کە منداڵی یەکەمیان بە دنیایەت کە زۆر لەگەڵیانە بە تەلەفۆن قسە بکەن بە تەسویر قسە بکەن زۆر ئاگایان لێ بێت ئەگەریش بتوانن کەس لە دەوریان نەبوو کە یارمەتیان بدا پەرستارێک بگرن کە تۆزێ کاری ناوماڵ و ئیشەکانیان بۆ بکەن کە ئەوان باڵە ڕێز نەسرین محەممەدی مەستەر لە دەروونناسی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەست خۆش بە هیواین ئەو دایکانی کە هێشتا کۆرپەکانیان لە دایک نەبوو سوود لەم بابەتەوە وەربگرن چونکە دێتە ڕێ ئەوانیش دووبارە سپاس بۆ ئامادە بە دەست خۆش.